ئەمڕۆ 36 ساڵ تێدەپەڕێت بەسەر دامەزرانی یەکێتی ژنانی کوردستان. زالێرە ناوەندی ژنانی هەولێر بە هەماهەنگی و سەرپەرشتی بازنەی سێکتەری ژنانی هەڵبژاردن لە شاری هەولێر چالاکییان ڕێخستووە. لەو چالاکیە یادکردنەوەکانی ئەم یادە دەکرێتەوە و بە شێوەیەکی گشتی چەند چالاکێکی مەیدانی وەک کاری چەند دانانی چەند پێشەنگا و ئامادەکردنی چەند خواردنێکی کوردەواری و ڕێخستنی چەند کەلوپەلێکی پزیشکی بۆ ئەو ژنانێک کە پێویستیان پێجابن بۆ زانیاری زیاتر وەرگرتن و گەیاندنی پەیامی ژنان لەگەڵ سەرپەرشتیاری بازنەی ژنان لە شاری هەولێر قساکەم خاتو خەیریە محەممەد. خاتو خەیریە سڵاوت لەبێ پێمان بڵێ لەو ڕۆژەدا پەیامت چییە و ئەم یادکردنەوەیە چۆن ڕێکدا؟ سڵاو لە ئێوە ئەوڕۆ بە ڕۆژێکی زۆر پیرۆز و گەورە سیر دەکرێت. ئەوڕۆ ڕۆژی 36 ساڵەی دامەزراندنی یەکێتی ژنانی کوردستانە، ئەو ڕێکخراوەی کە لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا توانیویەتی زۆرترین خزمەت بە ژنانی هەرێمی کوردستان بەگشتی نەک ئەوەی کە بە تایبەتیش یەکێتی توانیویەتی زۆربەی هەرە زۆری ژنانی یان گەنجان پێ بگەینی و بیانهێنێتە ناو کە سیاسیەکان و بواری حکومڕانی. ئەوە تا هەر لە زۆربەی شوێنەکان ڕنگدانەوەی هەیە. ئەمە ژنانمان هەیە تا ئێستا کە دەکرێت بڵێن خوێندکاری ئەو ڕێکخراوە بووینە. ئێستا دەیبینین لە شوێنی وان کە توانیویانە بگەن بە ترۆک. ئەمە وای کردیە کە ڕۆژانەمە شانازی بکەین بۆ کە ڕێکخراوێکمان هەیە وەکو ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان کە خاوەنەکەی حزبەکەی خۆمانە، حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان توانیویەتی پەرە بەو ڕێکخراوە بداتن و ئەو ڕێکخراوەش لەسەر ئەو ئەساسە ئیش بکە کە داکۆچی لە مافی ژنان بکاتن و داکۆچی بکە لەوەی کە ئەو مافەیان ئەو خواستەی کە ژنان دەیانەیە بەدی بهێنی. ئەوەی کە ئێستا ئەمە ئەوڕۆ تێداینا بە خۆشحاڵیەوە هەمووەکو یادی 36 ساڵە هەمیش وەکو بانگەشەی هەڵبژاردنە لەبەرەوەی ئەوڕۆ کە ئەمە حالیان لە کۆتا ڕۆژەکانی حملەی ئینتیخابین جگەلەوەی کە ڕێکخراوی یەکێتی ژنان ڕۆڵی تەواوی بینیوە. بازنەیەک دروستکرا لە ناو هەولێر وەکو بازنەی سێکتەری ژنان. ئەو بازنەیە لەگەڵ بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکە توانیوێتی شوێن پەنجەیان دیار بن و ئیشی تەواو لەسەر بابەتی ژن بکەن. لێرەوە ئەمن وەکو ژنێک لە هەولێر بە هەموو ئەوانە بە هەموو ژنەکان ڕادەگەینم ڕۆژی ئێمەیە، ڕۆژی گۆڕانکاریە، ڕۆژی ئەوەیە کە دەنجی خۆمان بسەلمێنین و گۆڕانکاری لە کایەکانی دەسەڵات بکەین و گۆڕانکاری لە سیاسەتی وڵاتەکەماندا بکەین، بیسەلمێنین کە دەنگ بدەین بەو لایەنە یاخود بەو لیستەی کە دەتوانی مافەکانمان بەدیبێنی، کە دەتوانی داکۆچی لە مافەکانمان بکەویش لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانە. داوام لە هەموو ژنان ئەوەیە ڕۆژی 11 لە بیر نەکەن بە زووترین کات بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان لەوەی بسەلمێنین کە لیستی 222 چ خزمەتێکی پێشکەش بە ژنان کردووە. دووبارە بەخێر بێن. باشە، لەو هەڵبژارنەدا بەڕێزت لێ پرسیاوی بازنەی سێکتەری ژنان بووی. ڕێژەی بەدەمەوە هاتنی ئەو ژنانە زیادبوونی ڕێژەی ژنان لە کای سیاسی و بەشداریان لە بانگەشەی هەڵبژاردن لە چ ئاستێکدا بوو بەتایبەت دوای پەیامەکەی سەرۆک بافڵ لە شاری هەولێر؟ بە خۆشحاڵیەوە ئەوی ئەو جارە دەیبینین وەکو ڕێژەی ژنان لە بەشداریکردن سەرەتا بە هەر بڵێن لە پرۆسەی بانگەشەکە بەڕاستی زۆر جیاوازی هەبوو بۆی پێشووتر. ئەوەی کە ئەو جارە کرا جیاوازیەکە لەوەدا بوو ئەو ڕێژەی کە ئەو جارە دەبینین زۆر بەرزترە لەوەی کە پێشووتر بەشداریان کردیا، بە تایبەت دوای ئەوەی کە جەنابی کاک بافڵ وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژی شەممە هات کەرنەڤاڵەکە دروستکرا. لەوێشەوە دیتمان چ جۆش و خڕۆشێک هەبوو بە ژنانەوە بە تایبەت، چونکە ئەو ڕێژەی بەشداریکردنی ژنان ئەو ڕۆژە لە کەرنەڤاڵەکە زۆر بەرزتر بوو لە چاو ئەو ئەوانەی کە پێشووتر مەسەڵەن وەکو ژنان ویست بیان بەشداری لە کای سیاسی بکەن. جۆش و خڕۆشێکی تەواوی داوە بە ژنان. ئاماژەک بوو لەوەی کە من پاڵپشتێکی تەواو بۆ ژنان هەیە و زیاد لەوەی کە پێشووتر کردومانە هەرچەند درێغی نەبووە، بەڵام ئیتر ڕۆژ لە ڕۆژ کۆمەڵگەکەمان پێویستی بە پاڵپشتی زیاترە، ژنانمان زیاتر پێویستیان بە هاوکاریە. ئەوەی کە لە هەولێر دەگوزەرێ تۆزە قورسە لۆ ژنان، بەڵام ئەوەی کە کرا بۆ هۆکاری ئەوەی کە ژنان زیاتر بێنە دەرەوە. خەیرێ سپاس کە لەگەڵمان بوویت. بەڵێ سۆما ئەوەی کە بینیتان بە زانیاری بوو لەسەر ئەو یادکردنەوە و ئەو چالاکیانە و بەگشتی لەسەر بانگەشەی هەڵبژاردن لە سێکتەری ژنان لە بازنەی هەولێر. ئەوەی جێگای دڵخۆشیە ڕێژەیەکی زۆر بە شێوەیەکی بەرچاو لێرە ژمارەیەکی زۆر ژنان بەدی ئەکرێن
و هەروەها ئەوەی جێگای دڵخۆشیەکە لە ئێستادا لەناو بەشداری پێکردنی ژنان لەناو ناوەندە حزبیەکان و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ناوەندە حکوومیەکانیش بە شێوەیەکی گشتی لە زیادبووندایە.